ڕۆژی چوارشەممە دیموکراتەکان لە هەڵبژاردنێکی ناوخۆییدا دەنگیاندا تا نانسی پلوسی ببێت بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بۆ دووهەم جار. ئەو ئەندامە باڵایی کۆنگرێز متمانەی بەوە هەیە کە لە مانگی یەکدا کاتێک تەواوی کۆنگرێز دەنگی لەسەر دەدەن سەر بکەوێت. بەرهەڵستیم هەیە بەڵێ، بەڵام چاوەڕوانی ئەوە دەکەم دەنگێکی بەهێزیشم هەبێت. کەسانێکی زۆر کەم ئەگەر هەژبن گومانیان لە ئەزمون، ژیری و کارامەیی سیاسی پلوسی هەیە. بەڵام زۆربەی کەس پێیان وایە کاتی ئەوە هاتووە ڕێبەرێکی گەنج بە بیرۆکەی نوێەوە بێتە پێشەوە. پلوسی تەمەنی 78 ساڵە. کاتێک دەڕوانیتە ڕێبەرایەتی دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەران لە کۆمیتەیەکی ڕێکخراوی خانەیەکی بە ساڵات چوان دەچێ، هەمیان تەمەنیان لە نزیکی هێشتاکانە. کواننەوەی نوێ دیموکراتەکان ئەوانە ناتوانن بەو ڕێبەرایەتیە دیموکراتەکان بگەڕێنەوە سەر دەسەڵات. کاتێک لە ساڵی داهاتوو دیموکراتەکان دەبن بە زۆرینە لە ئەنجومەنی نوێنەراندا چاوەڕوان دەکرێت هەوڵ بدەن لێکۆڵینەوە لەسەر سەرۆک ترامپ بکەن، لە ناویاندا لێکۆڵینەوە لەسەر هەڵمەتی سەرۆکایەتی گرێبەستە کارداریەکانی و بەڵگەنامەی باجەکانی. پلوسی ڕێبەرایەتی ئەم هەوڵانە دەکات. ئێمە نوێنەرایەتی هاوسەنگی دەسەڵاتی سەرۆکایەتی و بەشەکانی تری حکوومەتمان کردووە و ئێمە ئەوە بەڕێزەوە ئەنجام دەدەین. سەرۆک ترامپ لە هەڵمەتەکانی ئەم دواییانەدا لە بری کاندیدە کۆماریەکانی کۆنگرێس ڕەخنەگری پلوسی بوو، بەڵام پشتیوانی لە هەوڵەکانی کرد بۆ بوون بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران. ئەگەر گرفتێکی هەبوو پێم وابێت من دەتوانم زۆر بە ئاسانی دەنگی پێویستی بۆ بەدەست بێنم. مەبەستێکی ترم نییە لەوە زیاتر کە پێم وایە ئەو شایستێ ئەو پۆستەیە. هەروەها پێم وایە نانسی پلوسی و من دەتوانین بۆ بەدەستهێنانی زۆر شت پێکەوە کار بکەین. سەرۆکی ئەنجومەنی نوێنەران سێهەم گەورەترین پۆستی سیاسیە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا پاش سەرۆک و جێگری سەرۆک. پلوسی کە پێشتر ئەو پۆستەی هەبووە تەنها ژنە لە مێژووی ئەمریکادا کە پۆستێکی ئاوها باڵای هەبێت.